ڕێکخراوی مناڵەوەنبووەکانی هەڵەبجە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا چەند داواکاریەکە ڕاستەی حکوومەتی هێرێم دەکات و ڕای دەگەێنن لە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە سربەخۆ کەوتونەتە سۆراغی مناڵەوەنبووەکانیان. ئەوەش تووشی چەندین کێشەی پزیشکی و یاسایی و کۆمەڵایەتی کردوونەتەوە و داوا دەکەن بە زووترین کات کێشەی DNA کە سوکاری مناڵەوەنبووەکان چارەسەر بکرێت. بەڕێزان ئەم کاتتان باش. کاراکردنەوەی لیژنەی تایبەت بە مناڵانی ونبووی هەڵەبجە کە لە ئاستی پارێزگای هەڵەبجە بە سەرکردایەتی بەڕێز پارێزگا دروستکراوە بۆ بە دوواداچوون و دۆزینەوە و ساختکردنەوەی چارەنووسی مناڵی ونبووی هەڵەبجە بە زووی پەسەندکردنی پرۆژەی یاسای مناڵی ونبوو لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە زووترین کات کێشەی پشکنینی DNA کە سوکاری مناڵی ونبوو چارەسەر بکرێت کە لە ئێستادا بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ڕایگەیاندووە ڕێکخراوێکی ئەمریکی ئامادەیە و خۆبەخشانە بەبێ بەرامبەر ئەم کارە ئەنجامەدات. چرۆ 4 ساڵ پێش ئێستا خوشکەکەیان پێشات کردەوە، بەڵامە خۆی دەڵێت بەوەی ئەڵەی پزیشکیەوە ماوەی 4 ساڵە گیرۆدەی کێشە و گرت بووەتەوە. بەپێی زانیاریەکانیش ئەو 4 ساڵە دۆسیەی چرۆ و عەزەم لە دادگایە و بڕیاری جابوونەوەشی دراوە. چرۆ دەژڵێت چیتر چاوەڕێی خوشکەکەی ناکات، وای دادەنێت خوشکەکەی مردووە. من 3 ساڵ زیاترە لە کێشەیەم کە کەسێک هاتەوە بە خوشکم ناسێنرا و تا ئێستا لە ناڕەحەتی و قەلەقیەوە ژیم کە ئایا من داوام قەیکردووە کەم کەسە خوشکی من نییە، بەڵام بەداخەوە هەتا ئێستا کەسێک هەتا شوێنێکی با بڵین باوەڕ پێکراو نەبوو، شوێنێک نەبوو کە پشکنینەکان ساڵ تقریبا نزیکەی 2 ساڵە فەحسێک نێرا بۆ بەریتانیا هیچ ئەنجامێکی نەبوو، جوابێکی نەبوو لە چاوەڕوانیە ئێمە ماینەوە. بەڕاستی ئەوەنە چاوەڕوانیمان کردمان و بنیەکیان من خۆم ئێستا تەواو بڕیارم ماوە چاوەڕوانی هیچ کەسێک ناکە من دای ئەنێمەوە ئەو خوشکەشم وەکوانی کە مردووبی. تا ئێستا ئێمە لەو چاوەڕوانیان بە هیچ شێوەیەک حکوومەت هێرێم هیچ وەڵامێکی نەداوینەتەوە. والله سیقەمان بە پشکنینەکان نەماوە، چونکە ئەوە تقریبا 2 ساڵ زیاترە ئێمە کە لەوێ لە خەچەخانی ئێرە لە عەلەب کە فاسێک خوێنمان لێکراوە تا ئێساوە 2 دانە ساڵە لە چاوەڕوانانی ساژ نەتیجەی ئەو خوێنە نهاتۆتەوە. ماوەی 2 ساڵە سامپڵ لە 74 کەزانی هەڵەبجەیی وەرگیراوە و ڕەوانەی وڵاتی بریتانیا کراوە، بەڵام تا ئێستا ئەنجامی ئەو پشکنینە نەگەڕاوەتەوە کە سوکاری مناڵەوەنبووەکانیش متمانیان بە پشکنینەکان نەماوە و لە ماوەی ساڵانی ڕابردوودا ژمارەیەک منداڵی ونبوو گەڕێنرانەوە و دواتر بۆی هەڵەی پزیشکیەوە سەرگردان بوونەتەوە. بەپێی زانیاریەکانی پەیامیش لە ئێستادا 11 کەس بانگەشەیەوە دەکەن منداڵی ونبووی هەڵەبجەن و 5 کەسیان سامپڵیان لێوەرگیراوە و تا ئێستا ئەنجامەکانیان دیار نییە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.